ژمارەی تووشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە قەزای سۆران لە هەڵکشاندایە و لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو 352 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. قایمقامی قەزای سۆرانیش دەڵێت لە ئێستادا ڕۆژانە ڕێژەیەکی زۆری هاوڵاتی تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانی تەندروستی نابن. هەموو کەسێک لە ماڵی خۆی لە شوێنەکان لە بازار لە دائیرەکان لە هەڵسوکەوت و تەعامل دەکە لە پرسەکانی کۆمەڵایەتی ئەبواە ڕاهێنە خۆی ڕاهێنا بۆ ئەندازەی کە ئێستا حکوومەت پێویستی بەوەی نەبێ ئەرێت چەند خۆپارێزن ئەرێت پێویستە خۆپارێزن توانم بڵێم ئەوانەی تۆمارکردن بەداخەوە ڕەنگە خەڵکی دیکەشەبی خۆی تۆمار نەکردی و لە ماڵەوە خۆی کەرەنتین کردووە هەمان نیشانەی ئەو نەخۆشیانە هەیە خەڵکیی یەکجار زۆریشە بۆیە وەزعەکە لە ڕووی کۆرۆناوە لە دەوەرەکە باش نابینم ئەوەی ئەبگەڕێتەوە سەر پابەندی خەڵک باسم کرد خەڵکە دەبایە پێویستی بەمانەبا بەڵام بەبەراورد ئێستا هەندێک دەستەوانە و ئەو شوێنانەی کە لەژێر دەسەڵات و چاودێری حکوومەتدانا لە بازار و لە شوێنە گشتێکان لە منتیقی گەشتیاری باشن بەڵام خەڵک وەکو تاک چەند پابەندە نەتوانم برم بۆ ئەندازەیەکە ئەمە لی دڵنیابین. بەڕێوەبەری تەندروستی سۆرانیش ڕای دەگەێنێت ئامارەکان بە تووشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە هەڵکێشانە داواش لە هاوڵاتیان دەکات ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکەن. وتیشی کێشەی سەرەکی ئێمە لەگەڵ هاوڵاتیان دانانی پرسە و هەبوونی بۆنە کۆمەڵایەتیەکانە. خەڵک بە شێوەیەکی باشتر پابەندە بەڵام بەداخەوە تا ئێستا هەندێک بۆنەی کۆمەڵاتی بۆنم لە پرسە یاخود هەندێک بۆنێک دیوکو ژمارەکردنی یاخود ژن گواستنەوە تا ئێستا ماون و خڕبوونەوەی خەڵکی هەرماوە بێ ئەوە زۆر جاگرفت بێمە دروستەکاتن لەوەی کە خەڵک لەو شوێنانە تووشی نەخۆشیەکە بن بەرزبوونەوە کە بە شێوەیەکی گشتەکەم بڵێم هەر لە هەموو کوردستان و لە هەموو ناوچەکەشە ڕێژەکە بڕز بێ بەڵام خۆشبەختانە توان بڵێم ئامارەکانی ئەوڕۆ تۆزێک دڵخۆشکردن کە لەوەی ژمارەکە لە ڕۆژانی پێشووتر کەمتری شارە بە هیوادارن لە ڕۆژانی دادوش بە هەمان شێوەکەم ببنەوە. قەزای سۆران لەسەر ئاستی هەرێمی کوردستان تاکە قەزایە زۆرترین ڕێژەی تووشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای هەبێت تا ئێستا نزیکەی 20 هاوڵاتی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستداوە و ژمارەیەک لە تووشبوانیش پێویستیان بە چاودێری تەندروستی و هەناسەدانی دەستکرد هەیە و لە شاری هەولێر چارەسەریان بۆ دەکرێت. هاوەڕ عەباس، گەلی کوردستان، سۆران.